سڵاوتان لێبی بڕێدەکەوینەوە ئینشاءالله لە بۆ ئەمریکا لە ڕێگای ئیستانبول تورکیا ئەمستردام هۆڵەندا دواتر لۆس ئەنجلس کالیفۆرنیا ئەمریکا دەچم سەرەکی لەو ئاگرەی بدەم ئەلحەمدولیلا تەواو بووە ڤیدیۆی خۆش دروست دەکەین لە ڕێگای کات ژمێرە 8:30 بەیانی بەڕێکەوتم بەرەو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەیانیەکی زوو ئاسمانێکی شینی ڕەش ئەسمەری ئای کەسەن عیبە ئەوە دەروازەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە تۆزێکی تر دەڕۆین بەرەو تێرمینەڵ دەڕۆین و هەر لە دوورەوە دیارە هەم تێرمینەڵەکە و هەم تاوەری چاودێری فڕۆکەوانی یەک جانتاکیشکەم پێ بوو ئیتر نوێشم تەسلیم کرد ئێستاکە دەڕۆم ئێستاکە نامێ بچمەوێن دەشتان وەختەکەی زووە سەعات 9 نەبووە 11:20 دقە تیارەکە دەڕۆ شەڵاین ساعت 20 دقە کۆمەکی بەخشین بۆ توژوانی سوورپەنجە ئەوە زۆر شتێکی جوانە لەم مەتاڕەکان کابرا پارە ئێرەی ئەو وڵاتێ پێ دەبینێ ئیتر تەسلیمی دەکات لای دەنێ جوازەکەمان چێک بکەین پاشەوەی خروجیەمان لێدا دەرچوون لە هەولێر ئێستاکە هاتینەتە ناو دیوتی فری ئەو شوێنەی کەوا ئێستا من حالیەن لێرەمە لە دەرەوەی کوردستانم بە شێوەیەکی گشتی یاخود لە دەرەوەی عێراقم لۆم نییە بچمەوە بگەڕێمەوە چونکە مۆری دەرچوون لەسەر پاسپۆرتەکەم درایە ئێستا هاتینە تەمان لە ناو مەتاڕینە حالیەن لێرە ئەو بەزمەی کە دەنووسی وەرەقەی خوردەکەیەوە لێرە چون تەسلیمم کرد باش بوو چۆل بوو ترەوەکەیان دامێ و سیوەرەقەکەیان دامێ $3000 دەکە ئەوە لە بۆ هەموو مسافرەتی هەموو گەشتیارێک ئێستا بۆی کە بستە دەرەوە ئەوەی بستە دەرێ پێویستی بە دۆلار دەبی پارەی عێراقی پێیتر زووتر لە بانقی TBI لە هەولێر فەڕاچیان هەیە لە گەڕەکی وەزیرانە نازانم سلێمانی دیهۆک و شارەکانی تر ئەوە دەکەی معاملات دەکەی 3,985,000 لەرەی باقیەوەکەی تر لێرە تەسلیمی دەکەی بە دەکاتەکە سیوەرەقە یعنی 130,000 يعني تقريبا $3,000 دەکەن بە 132,000 دەخەسێنن شتێکی زۆر باشە عین لە سیوەرەقەی تقریبەنەت و سێ وەرەقە و هەندێکی قازانج دەکەی لە بۆوانەی گەشت دەکەن سمە گەیتەکەی بزانم گەیتەکەمان ڕقم چەندە ڕقەمی کورسەکەمان 12 ئێفە باشە لای پێشەوەی گەیتەکەی چەندە ئەفەنەوەتەیە یەکەم جارە سەفەر دەکەم 205 چێندەرە چینە وولایە ئەوەش مەتاڕ فڕۆکەخانەی هەولێر بە هەندێک زانیاریتان دەمێ لەسەر مەتاڕ ماوە کلێرەیشم کردیان ئەوێ هەیە ئەوە مەدرەجی پێدرێنە ڕەنوەی و بەس تیارەی لێ دەفڕی و دانیشتەوە ئەو جادێکە دێتە خوارەوە پێدرێن تەکسی یعنی تیارەکە وەکو تەکسی ئیش دەکەین لەسەر ڕێی دەڕوە لێرەش ئەو جەیەکە لێ ڕادەگری پێی دەڵێن ئەیپرنی پێدێن APRON ئەیپرن ئەگەتە مشای قاموزەکە یعنی سەدەریەی ژنان ئەوەی لە مەتبەخ بەکاردێن تا جلیان پیس نەبێت سەدەریان یاخود هەر ئەوانێکە لە شێفن ئەوانەی لە مەتبەخن ئەو قوماشەیە هەر ڕەنگە بیتن سەدەرەی پێدەرێن نەفسی شتی پێدەرێنەوە بەڵام ئەگەر لە سیاقی مەتاڕات بەکاری بینەوە پێی دەرێن ئەو جەیەکە تیارەی لێ ڕاوەدەستی ئەگەر نا ئەوە
سەر ڕێژنانی کردن. دوای ئەوەی کۆتا خاڵی پشکنینم بەڕێ کرد، ئێستا کە هاتیمەتە ئەو شوێنانەی کە هەموو دەواازەکانی تێدایە، لێرەوە گەشتیارەکان دەستنە ناو تارەی. هەر کاتێک سەفەرەکەم لێدە بەشی دەرەی چێسم دەکەیتە خەلبی، زوو حەزم لێ بچمە مەتاری و جانتایەکان تەسلیم کەم و تەفتیشات و بچم ئیسراحەت بکەم لەوەی چاوەڕێکم خەلەباڕغی دروست کرێ. ئەم 3000 دۆلاری کە لە مەتاری وەرم گرت پێتر پوختە جوال لە ناوە شعکەی بەجێمێش، هەر جیازەکە سەحبی کرد بۆ ئەو قایشەکە بە قووەتە ئەگەر شتێک سووک بیتن ڕای دەماری. مش پارەکەم سوودفە نازانم کو لەسەر ئەوە کرابەوە دەرکە ئەو زنجیرە کرابەوە ڕاست ڕایماری بوو. پارەکەی کردو بینی قایشەکان لە دیوی ژۆرە هێدەش عشام و دەیبینن لە ماڵێ ناوە بێ هاتن بە دوامەوە تەنەو پارە وزەم هیتووە لێ دکەتیا چکە تەمەشامان کرد ئاخر جار هەتوو بێرەدا ڕۆیشتی. سوودفەشی کرد و لە بیدای کاتێککە پاسپۆرتەکەم دا کاکیم دادی نازانم ئەوکەی چێ پلەکەی و ڕاستی پارەکەی بینی بوو چۆ پارەکەم بینی بوو لە دەستە دلۆیە وتم شکم هەیە هیتوو بیتم. ئیتر زۆر سپاسیان دەکەم بەڕاستی کاکیمداد و کاکڕایت هەڤاڵ و برادارانی وێندەرێ موقیفەکی جوانی ئینسانی بوو بەڕاستی دەستپاچی زۆر زۆر سپاس. فڕۆکە تورکیەکە لە ئەستەمبۆڵەوە گەیشتە فڕۆکەخانەی هەولێر. ئێستا کە ئەو جانتانەی تێیدا بوو دایدەگرن و جانتایی گەشتیاری نوێ دەخەنە شوێنی، هەروەها و پێداویستانەی کە بۆ گەشتی نوێ پێویستە ئامادە بکرێ دابینی دەکەن و ئامادەی دەکەن بۆ گەشتی داهاتویان لە هەولێرەوە بۆ ئەستەمبۆڵ. دوای چاوەڕوانەکی سەعات و 2 ساعتی دەست کرا بە بۆردینگ سواربوون بۆ نێو تیارە. ئەمانەوە خەرتومی تیارەی پێدەرێن، ئەو بەشە بەشی بزنسی پێدەرێن، تۆزە گرانترە هەدەبینی کورسەکانشی تۆزە فراوانتر و موڕێحترە. ئەوەش خۆمی شەرقی ئیترا وایە کاکە کاتێککە شەرقی سەفەر دەکاتن دار و بەردی لەگە خۆی دێنی بێزگە لە جانتایم بلم جانتای لاپتۆپی پڕ ئەشیاش بوو ئەوەش عەلاگەکە دار و بەردی تێدایە وایە کاکە پارەی خۆمدایە خۆ بەلاژ نییە. زۆر نیعمەتە لە نەوتارەی جێی ئەکسیت بەرکەوی مەسافەی زۆرترە لەو پێی بەرفی لێرە و فڕۆکەکەمان دەستی کرد بە جوولە. بۆ زانیاریتان فڕۆکە کاتێکە لەسەر مەدرەس دەڕواتن خێرایەکەی تا نەبێتە نزیکی خێرایی سیارەی بە 300 کیلۆمەتر لە کاتژمێرێک ناتوانی پاوەر و هێزی بداتێ بفڕیتن. ئێستا کە ئێمە لە هەوا دەفڕین هەورێکی جوان تێکەڵ بە ڕەشایەتی پاڵاوگەکان لە ئامێزی ئاسمانێکی شینی جوان بەقەت شینایی عەلەمەکەی حیزبی سۆشیالیست. لەو لاشەوە سەفینە شێتی خۆشناواتی سەری سپی کردێ لەگەڵ بەفرە جوانەکان. ئیتر ئاوایە پێم سیر بوو تیارە تورکیەکە تەلەڤیزۆنی تێدا بوو خۆ بینی هەولێر و ئەستەمبۆڵ 2 ساعات و نیوە. ئەو تەلەڤیزۆنە ڕاستی شتێکی باش بوو. بێنگۆ ناخۆش کاتی خواردنە کە بریتی بوو لە خواردنی گۆشتی حەیوان و هەندێک بەتاتە و حموز بەتهینە و هەندێک مەعەلەبی لەگەڵ چایەک و بڕۆ بەخێرچی. سەیری جوانی و سافی ئاسمانی شینی خاشی تورکیا بکەن لەگەر عێراق. ئەوە تورکیایە، ئەوەش عێراق و هەرێمی کوردستان. حکوومەکەش خۆتان بیدەن. لەبەر سافی جەوەکەی سەیریکەن لە ئاسمانەوە ئەو شارە وەکو ئاوێنە لە بەردەمە دیارە. ئەوە نزیک دەبینەوە لە ناو مەتاری ئەستەمبۆڵ. دوای دابەزینمان پاسێکی درێژا دەمەی بردە ناو تێرمینەڵ. تێک دەکەم بە 480 دۆلاری بڕێ ئەستەمبۆڵ لە بۆ لۆس ئەنجلس لە ئەمستردام ترانزیتێکی دوور درێژم لێ ساعت 10 ساعت. ترەڤە یان دەژێرزانی بەکی دیگری یان جانتای زۆرتر. زانم وەرە قوتیل وەرە تەقوتیل هەی
تماما ئەو خۆمەوە دەسپی جوانیمە ها ئەوە فلتەری سناپیە چەندتایەکەم تەسلیم کرد ئەمە زۆر هیلاک دەبی وەڵامی تێرە ڕەفایە مەسەلەیەکی کوردی هەیە دەرێ ئەوی زۆر سەرفکە زۆر عاقل نییە دەمزانی ترانزیتم زۆرە یەکتر هەستام لەسەر ڕێگایەک لە دوکانەکێ بای ئەوەن دەشتم کڕی 2000 دینار باشە هەشت پارچەی لەو بابەتانە تەوان ئیتر بە ئەنواعیەوە ئەوگەستە لێرە بم کڕیبایە تەوان 2000 دەکا دۆلارێک و چەند سنتێک یعنی دۆلارێک و نیکەم تریش و لێرە بای 20 دۆلاری ئەگە بکڕ مەرزانە الحەمدولله و بای 20 دۆلاری زیاترە لە تورکیا وەک لە ئەمستردامەوە گرانتریشە زەلۆیە ضرورە هەر لە شتیوانەکە خۆت بینی خراپ نییە بزانانی سەفەرەکەت زۆر دەمینەوە لە مەتاڕات ئەنەبێ باسی ئەوەی بکەم ویزەکە ئەمریکا بکەم کە قۆنسوڵی ئێستا کردیتەوە دەیان سەدان تەلەفۆنم لۆ دەڕۆژانم بە مەسیج و باوانە کە کۆپڕیکەمەوە فۆرمەکە 120 پرسیارێک دەبی پڕیکەوە توانی بەخۆش بریگەی دەتوانی کەسێککە ئینگلیزی زمانیش دۆت بکاتەوە چۆنێتی پڕکردنەوە کە زۆر گرنگە زۆر کەسێ دەرێ بە گەرنتی هەیە هیچ شوێنە گەرنتی نییە بەڕاستی 120 گەرنتیە چۆنێتی پڕکردنەوە کە زۆر دەور دەبینی زۆر کەسێ دەرێ بە گەرنتی دەمانێت بە 2 دەفتەر بە 3 دەفتەری ئەوە کرد بزانم بەچنەوە پیا دەبینی ژینە 100% گەرنتی نییە پاشۆی فۆرمەکەی پڕ دەکەیەوە هەیە مقابلەکەش دادەنێتن من مەکتەبەی برادەرم هەیە ڕاستی جوان پڕ دەکەنەوە هەرێکێک ویستی نیشانەکەی لۆ دەنێرم یا لە واتسەپەکەی بە نامەکەم لۆ بنێری عنوانەکەی دەدەمێت جوان پڕ دەکەنەوە زیرەکن شارەزانە لەمێژە لە ویشی دەکەن و ویزە وەرگرتنی وڵاتان بە تایبەتی ئەمریکا و تر شنگن و ئەوروپا و ئەوانە هەر کەسێکی ئەوروپاشی ویست خەبەرم داتێ پێی دەڵێم بە جوانی پڕ دەکەنەوە سارەکەشی معقولە بەڕاستی چی دەدەمێت باسیکەم هەمووی چارێکێک نەما لە بۆ بۆردینگ سواربوون تازە دەوەکەی دەکەنەوە دەرگاکە دەگوت کەسمان لەگەر نییە یارمەتیماندا دوای 4 سعات تارەکە هات و بەڕێکەوتین بۆ ئەمستردام سواری تارە بوون و ئاسمانێکی شینی جوان دوای بەڕێکەوتنی ئیتر هات خواردنانینە لە فەچانینە لەگەڵ شەربەت و چای خواردن برسیم بوو لە بەرەوەی بەتام بوو دوای 3 ساعت و نیو فڕین ئێستا گەیشتینە ناو شاری ئەمستردام پایتەختی وڵاتی هۆڵەندا کات 7:47 دقیقە ئەویان 2 ساعت لە پێش چونکە تا وەختەکە وەختی هەوو لێرەیە جا ئەو شەو ئەگەر فندەقەکی نێزیکم بەدەست کەوت باشە گەڵە دەبی بمێنێمەوە لێرە مەتاڕی ئەمستردام شوێنی مانەوەی خۆشی دەدایەتە ئینسان لە خۆی بیێتن بخەوی سرحەت بکاتن لەو شەوە مەتار تەقریبەن لە چۆلی دەڕاتن ئەوەی فڵایتێبی گەشتی لە سبێنێکە خۆماسایی بێتر لێرە سرحەتە چی دەکەی ئەو شەوم لە مەتاڕی بەسەر برد لە ئەمستەردام ئێستا ئەوە گەیتەکەیەکە تیارەکە نایەتە دەمان کەسیشی لێ نییە مەتاڕی ئەمستەردام مەتاڕێکی خۆشە ترانزیتی زۆرە لە بۆ وڵاتان لایەکی ئاوە لایەکی ئەڵمانە ئەوە تیارە زەخمەکە گەیشت ئەو تیارێکە بۆ ئەمریکا دەڕوە تیارەکە زۆر زەخم بەستەمەشای نەفەرەکان کەن لە تەنیشت تایەکەی ئێستا بە دیار دەکەی یا نەفەرەکە دەستە لای
بزانە بەس پێدەکەی چەند گەورەیە. کاتێک کە تیارە ڕاوە دەستیجن ئەوە کاترینگی پێدەرین، کاترینگ سێرڤیس خزمەتگوزاری خواردن ئەوە دەکاتن خواردن لە ناو تیارەکەی بچی و حازر دەکا ئەوەی بنێ هەمووی کارکۆیە ترەوەی جانتایە چێ بزانە یاخۆ دەر شەحنی ترە بێزگە لە جانتاش ئەوەژان خواردنی دێبەوە دەیتر. خۆ ماسایی دوای دانیشتن تەماشای تەلەڤیزیۆن دەکەم بزانم چی تێدایە. ئەوەی نوێ بوو بەلامەوە کاتی خواردن هینان و خواردنەوە هینان هەمووی لەسەر شاشەکەی دانرا بوو لە دوای فڕین دوای چەند سەعات ئیتر خواردن دێتن. بێگومان گەشتەکە ماوەکەی 10 ساعات و 18 دقیقە لە ئەمستردام پایتەختی وڵاتی هۆڵەندا لە بۆ ویلایەتی کالیفۆرنیا بە تایبەت شاری لۆس ئەنجلس. وەجبەی سەرەکی خواردنیان هینە کە بریتی بوو لە گۆشتی مریشک و هەندێک بامیە و بەخوای نازانم ناوەکانیشیان برێم. ئیتر بەرحاڵ پەنیرەکەیان خۆش بوو چونکە هۆڵەندا بە پەنیر بەناوبانگە لەگەر کەتە سەمونەچی و چونکە بەسیتە ئینسان بەڕاستی لە بەردی نەرمتر بێ حەزی لێ بیخۆی لە ناو تیاری. دوای نزیکی 4 ساعات و 5 ساعاتی ئێستا کەمە لەسەر گرینلاندیدا لە ناو محیتی ئەتڵەسی. ئەو ئێمێسەکە دیارە ئەمستردامە ئایسلەندمان بڕیا بەخوا مشکە دەتور بکچینە لەو دیویسەویمە ئەوەی پەنجەکەمەوە ئەمریکایە و منتیقەیە نیویۆرک و شیکاگۆیە هێشتان دەچێ مەکاکە بڕۆ ڕاکێشە. بێگومانەوە نەخشەی سەر شاشەکەیە بزانە لە چێندر فڕیمە لە بۆ چێندەرێ AMS ئەوە تقریبەنەوە حالیە نزیکی 8 ساعتە بڕێوێنە 7 ساعتە ئەو خەتە سپیانی ئەوەندەمان بڕیە. گرینلاند ئەو شوێنەوە تەبعاً تابعی بەشێکە لە دانیمارک ترەم دێگۆ دەم دەبی لە خۆم هەری گرمەوە یاخۆت بیکردن لە بۆ ئەمریکا تەبعاً. ئێستا کەمە حالین وا لەسەر کەنەداینە لە ناو وڵاتی کەنەداینە دێنە خوارێ ئەو منتیقەیە ئێستا ئەمریکایە بەڵام دیار نییە. شتان تقریبا 3-4 ساعتێکمان ئەوتە لاکس یعنی لۆس ئەنجلس سان فرانسیسکۆ لۆس ئەنجلس هێشتان 3 ساعت و 17 دقیقەی ترمان مایە. ئیتر خواردن هات دیسان خواردنەکانیان بەڕاستی زۆر خۆش نینە پاستەیە هەندێک بەعالەبی بوو خلاص نەکەس نانەشیە و نانە بەحسابەوە پیزەیە بەڵام نانەکار هەبیرەوەی تازە خۆش فێرە نانکردنەکە ئەو نانیان هینە بوو. ئەوەش دیوی دەرەیە تاوان یەک پارچە هەورەکی سپی جوان بەڕام لە خوارەوە هەنی جەوەکەی ساف و خۆشە. دوای 10 ساعت لە گەیشتینە لۆس ئەنجلس زەوەکی تەماوی Welcome to the United States. Intro gejşten elhamdülillah videoş خۆش دەکەم تا گەشتەشتێ هەشادە.